بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان وەفدێکی حکوومەتی ماوە بەسەر چووی هەرێم سەردانی بەغدادیان کردووە بۆ پرسی خێراتر ناردنی کۆتا 700 میلیار و بۆ پرسی سێ موچەی کۆتایی ئەم ساڵش لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەرەوە دەکەین ئایا وەفدەکەی حکوومەت هیچی لە بەغداد دەست دەکەوێت یاخود هۆکاری نەگەشتنی کۆتا 700 میلیارەکەش چیەوە بۆ چارنووسی سێ موچەی کۆتاییش چۆن دەبێت سەبارەت بە یاسای بودجەش ئایا یاسای بودجە کە هەموار دەکرێتەوە و ئایا پێویستی بە چ جۆر ڕێکەوتنێکەوە لە سەرنەوتیش بۆ تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە لە سەرنەوت و داهاتی ناوخۆ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق تاو توێ دەکەین. کاک سۆران بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەن. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە سەردانیشاندەکەی هەرێمەوە بۆ بەغداد دەست پێ بکەین باس لەوە دەکرێت کە چەند داواکاریەکان هەبێت پێ دوایە سوودانی داواکارەکانیان جێبەجێ بکە ئەوەی کە سێ موچەی دیکە بە قەرز بنێرێ پەلە بکرێت لە ناردنی کۆتا 700 میلیار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەنسبەت کۆتا 700 میلیاری قەرز دێت یعنی لەو ڕۆژانە ڕێکارەکانی تەواوە بێ و دێت گرفتێک لەوەیانان نییە بەڵام گرفت لەوایە کە 700 میلیاری ئەخیر هات موچەی مانگی نوۆی پێیرە موچەی مانگی 10 و 11 و 12 دەمێنێت کە ئێمە چەند ڕۆژێکی تر دەچینە مانگی 12. باش بەس لەسەر دواکەوتنی 700 میلیارەکە دوانە کەوتووە ناردنەکەی بۆچی ڕێکارەکانی خاون ئێستا موچە لە عێراق دابش نەکراوە؟ ئەمڕۆ کە 27 مانگە کۆتا ڕۆژەکەی تر موچەی عێراق تەواو بوو هی مانگی 11 موچەی مانگی 11 لە عێراق تەواو ئەمڕۆ تەواو بووە لە دوای ئەمڕۆوە ڕێکاری ناردنی 700 میلیاری ئەخیر دەست پێیەکە بەڵام وە گوتم کێشەمان لە دوای ئەمەیە ئێمە دەچینە مانگی 12 دیار نییە موچەی مانگی 10 کە هێشتا نۆ دەستی پێ نەکردووە یعنی مە لە مانگی 12 حکوومەتی هەرێم بە قەرزی عێراق موچەی مانگی 10 دەدات هی نۆ دەدا موچەی مانگی 10 و 11 و 12 دەمێنێت کە تا ئێستا دیار نییە کە چۆن دەیانوێت ئەم موچانە دابین بکەن دیاربوونەکەی ئەوەی کە داواکاری حکوومەتی هەرێمە باشە ئەوەیە کە قەرزی تر بدات بە هەرێمی کوردستان ئەنی سێ 700 میلیاری تر بەڵێ هەر داواکەی یەکەمین جار کە شاندی حکوومەت هات بۆ 6 مانگ قەرز بوو چونکە کاتێک کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی پاکتاوی شەژمانگی یەکەمی ساڵی 2023یان کردووە باشە لەو پاکتاوەش کێشە هەیە شەژمانگی یەکەم بەڵێ کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم تا 25 سێ خۆی نەوتی فرۆشتووە باشە ئەو داهاتەی کە هەرێمی کوردستان داوێتی بە بەغدا لە 157 لەو داهاتەی نەوت چۆتە خەرجی خەرجی کۆمپانیەکانی نەوت بەڵێ عێراقی ئەتراف بەو خەرجیە ناکە نزیک بە تریلیۆنێک و 600 میلیارە بەڵێ ڕاست ئەڵێوەش داهاتە وەکو داهات حسابی کردو بۆ هەرێمی کوردستان بۆیە لە شەشمانگی یەکەمە عێراق ئەڵێ هەرێم قەرزارە بەستەی فسامی باسی 5 تریلیۆنی دەکرد بەو قەبارەیە نزیکەی 5 تریلیۆنێک قەرزدار بن نا کێشەکە لێرایە قەرزاریەکە باشە ئەو تەمویلانەی کە عێراق کردوێتی هەمووی دیارە 400 میلیار هەیە لە هی ساڵی 2022 محکەمەی ئیتیحادی قەراریدا بێ هەرێم بیداتەوە لە یاسای بودجەش کراوە بە قەرز 400 میلیاری 2022 کە هاتووە لە سەردەمی کازمی بۆ هەرێم ئەوە قەرزە و ئەو تەمویلانەی کە عێراق کردوێتی لەگەڵ ئەو داهاتەی کە خۆی هەیەی و تەسلیمی بەغای کردووە بەڵام خەرجی نەوتەکە تریلیۆنێک و 600 میلیارە عێراق وەکو داهات حسابی کردووە ئەلێوە جیاوازیەک دروست بووە کاڵەن پارەی ترتان ناکەوێ و پارەشتان زیاد وەرگرتووە لە شەژمانگی یەکەم بەڵێ هەرێمیشەڵێ ئێمە ئەو تریلیۆن و 600 میلیارەمان خەرجی نەوتە
واتە کێشەی هەرێم و بەغدا ئەلەم خەرجی نەوتایە. بەس لە 6 مانگی یەکەم 2 تریلیۆن و 600 میلیارد بۆ هەرێم هاتووە بۆ 6 مانگی یەکەم کە بۆ موچە سەرفراوی لە بەغداوە. پێشتر راپۆرتی وەزە بڵین حکوومەتی هەرێم هەبوو بۆ بەغدا دەڵێ تریلیۆنێک و 600 وەکو قەرزە 990 میلیاردی سرفەی وەزارەتی دارایی تەمویل وەزارەتی دارایی. تەمویل بە قەرز حساب نەکراوە بەو حیسەی حساب کراوەکە بۆ هەرێم هاتووە. بەڵێ ینی ئێستا جگە لەو 300 میلیارێک کە بە قەرز دێ 2 تریلیۆن و 100 میلیارە پێشتریش تریلیۆنێک و 600 میلیاریان بە قەرز هەژمار کردووە. ئەو لەمە دوژەگەر قەرز بنێرین ئەو بارگانی دروست ناکات چۆن دەدرێتەوە قەرزانە ئێستا. کاک حەکیم خۆی جیاوازیەکە لێرایە. باش هەرێمەڵێ ئێمە لە دوای ئەوەی کە نەوت باشە ناڕوات و بە بڕیاری محکەمەی پاریس هەناردەی نەوت ڕاگیراوە لە 25/2023 هەرێمەڵێەوە نەوتەکەیە لە بەردەستی خۆتایە بە عێراقەڵێ. عێراقی شەڵێ لە بەردەستمان نییە چونکە من بەو نرخە ئەم نەوتە دەرناهێنم وەریگرم. کێشە لە خەرجی دەرهێنانی کولفەی دەرهێنانی بەرمیلێک نەوتایە. ئەمە گرێکوێرەی گەورەی پشکی هەرێم و کێشەی هەرێم و پارەی هەرێم و موچەی خەڵکی کوردستانە بۆی وازەح بێ. یعنی ئێمە ئیتیهامەکراین بەوەی ئەیانوت کاکە ئێوە ئەتانود نەوت بدەن بە بەغدا هەموو شتێک هەلە بێ با پارە بێت باش پارە دێت. بەڵام با خەڵکی کوردستان بزانێت تا ئەم ساتە نەوتی هەرێمی کوردستان بووە بە بارمتەی کۆمپانیا بیانیەکان دەستیان بەسەر یاگرتووە ئەڵێن بۆ هەر بەرمیلێک ئەو نرخەی کە تەیەکێ بۆ دەرهێنان ئەبێ بیدەن بە کۆمپانیا بیانیەکان نەماندنێ ئێمە نەوت نادەین. وەزم داوای 32 دلار دەکەن بۆ گواستنەوە و بەرهێنان وایە گرێبەستی نەوتی هەرێم باشە گرێبەستی شەراکەیە وەکو گرێبەستی عێراق نییە. ئەوان گرێبەستی خدمەی پێڵێن واتە عێراق چێ کۆمپانیایەکە هێنێ ئەڵێ نەوتم بۆ بدۆزەرەوە چەندێ سەرفکا و کرێی پارەکەی خۆی داتێکە نەوتی بۆ دۆزیەوە. دوای کۆمپانیایەکی تر دێنێ ئەڵێ بیری نەوتم بۆ لێبە پارەی خۆی داتێ. دوای کۆمپانیایەک دێنێ ئەڵێ ئەم نەوتە لەم بیرا کە حازرە بە چەند بۆم دەرەهێنی و بەرهەمی هێنی ئەیدەیت بە من بۆی بیکەمە بۆری و بینێرم. عێراق بۆ دەرهێنانی ئەم بەرمیلە 6 دۆلاری داناوە. هەرێم چی کردووە؟ هەرێم توێتی کۆمپانیای فڵانی بیانی وەرە بگەڕێ بۆ نەوت بیدۆزەرەوە بیر لێبە نەوتەکەش دەربێنە لە بەرمیلێک نەوت کە ئەیفرۆشی حەقی خۆت هەڵگرەوە. واتە بەشێ لەوەی کە نەوتی هەرێم کرێی دەرهێنانەکەی زۆرە ئەوەیە کە هەموو حەقدەستی کۆمپانیا بیانیەکە لە سەرەتاوە تا دەرهێنانی نەوتەکە نەدراوە لەوە وەرێگرێتەوە کە بەرمیلێ نەوت دەرەهێنێ بۆیە لە دیارە تا 32 دلار ڕوات بۆ دەرهێنان. ڕاستە ئێمە ناوچەکانی دەرهێنانی نەوت ناوچەی سەخت و هەندێکیان شاخاوی و جیاوازە لە سەحرا و لە بیابانێک لە بەسڕە کولفەی دەرهێنانی نەوت لەوێ کەمە زۆری تێناچێت چکە طبیعەتی ناوچەی ئەوان بیابان لەگەڵ ناوچەی شاخاوی ئێمە فەرقی هەیە. بەڵام عەقدی شەراکە ئەمە گرفتەکەی گەندەڵی شتێدانی ئەو خەرجی بواری نەوتە چکە باز زۆر کۆمپانیای پارتی ویکێتی لە باری سکوریتی نەوت پاسەوانی خزمەتگوزاری کار بکەن. ئێمە کاتی خۆی کاک حەکیم من 7 ساڵ لە پەرلەمانی کوردستان بووم گرێبەستێکی نەوتیمان نەدیوە نەمان بینیوە. ئێستا عێراق بە پێ قەراری محکەمەی ئیتیحادی کە یاسای نەوت و گازی هەڵوەشانەتەوە داوای عقودی نەوتی هەرێمەکە چونکە بە پێی قەرارەکە قەراری محکەمەی ئیتیحادی دەبێ پێداچوونەوە بە گرێبەستەکان هەڵوەشان و تودا نەخێر پێداچوونەوە ئەبێ وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان پێداچوونەوە بە گرێبەستی نەوتی بکەن چونکە ئەم کۆمپانیا بیانیانەی نەوت لە هەرێم دەردێنن بۆی خەڵک لای ڕوون بێ. نەوتی هەرێمی کوردستان ئێستا نە لای عێراقە نە بە تەواویش لای هەرێمە. چۆن دابەژووە بڵێ 85,000 بەرمیلی لای عێراقە و ئەیدا بە مەسفای کارەی پاڵێوێ و ئەیبات باش لە 400,000 بەرمیلی ڕۆژانەکە لە
یاسای بودجەیە لە عێراق دیاری کراوە. سەباز دەکە 300,000 بێ بەرەمەکە گەشتێتەوە 300,000 ڕۆژانە. نەخێر عێراق تا ئێستا ئەم نەوتە بەکار ناهێنێ بۆ چکە ئامادەنیە مستحقاتی شەریکاتی نەوت بە شەریکاتی نەوتیش ئامادەنی نەوتەکە بن هەرێمیش لەم بەینە جۆرە گرێبەستێکی کردووە ئەگەر پێوەی پابند نەبێ ئەم کۆمپانیایانە لە عەقدەکانیانە نووسراوە لە بوونی نیزاع و ناکۆچی لە جێبەجێکردنی ئەم گرێبەستە دادگای تەحکیمی لەندەن یەکلاکەرەوەیە ئەچن لەوێ شکات لە هەرێمەکەن قوڕێکی گەورەکەنەوە بەسەری هەرێمە ئەڵێن ئەوان کری دەرهێنانی نەوت کە ئەوەندەیە ڕێکەوتوین چەند ساڵە کاری لەسەرەکەین ئێستا ناماندنێ نەوتەکەش دەرەهێنن بۆی هەرێمیش ناتوانێت دەست لەم عەقدە بە لەبەرەوەی شکاتی لێ ئەەکەن کە شکاتیان لێکرد ملیارەها دۆلار دادگا قەرەبۆداتەوە بۆ کۆمپانیا بیانیانە کێ تەحەمولی ئەماکە ئێمە یەک کۆمپانیای داناغاز شکاتی کرد لە هەرێمی کوردستان لە لەندەن ناچار بوون بچن 2 میلیارد دۆلار بوو ملیارە دۆلاری بنێ بۆی شکاتەکە تەنەزول لێ بکە بۆی 2 میلیارد نەباتەوە ملیارێکیان پێدا لە بەرامبەر ملیارەکەی ترا هاتن گرێبەستەکەیان بۆ 25 ساڵی تر بۆ داناغاز تازە کردەوە ئێستا ئەم کۆمپانیایانەش بێن شکات لە هەرێم بکەن عێراق لە من حەقم چییە خۆ من گرێبەستم نەکردووە من مەسئول نیم یعنی عێراق ئێستا نەوتەکە بەرێ بە کۆمپانیاکان بڵێ من کۆمپانیای تر دێنمەوە خۆ حافیستان بێ ئەتوانێ بیکە بەڵام ئەو کۆمپانیایانەی کە دەرەکرێن لەمە گرێبەستەکەیان هەڵەوەشێنرێتەوە چەند شکاتەکەن بەزەو کاتە عێراق خۆی بەرپرسیار نایە بە سەرێن بەرپرسیار دەبێت گرێبەستەکە هەرێم کردوێتی ئاشتی هەورامی کردوێتی حکوومەتی هەرێم کردوێتی وەزارەتی سامانە سروشتەکان کردوێتی عێراق چ بەرپرسیارە بۆیە هەرێم تەحەمولی ئەمە ناکە یعنی چی پارەی نەوت براوە و دەرهێنراوە و هەرچی لێکراوە لەوە زیاتر سزاخەنە سەر هەرێم ئەمە کێ تەحەمولێکە ئەمە بێ خەڵک هەرباجەکەی بە بۆیە ئەمە کێشە ئەساسیەکەیە یعنی ئێستا کە یاسای بوجە جێبەجێ نەکراوە پشکی هەرێم بە تەواوەتی لە بەغداوە نهاتووە فەرموو نەوتەکەش بڵێن تا ئێستا 8,000 تەسلیم عێراقراوە کێشەی نەوتەکەیە 6 مانگە ئەو کێشێر چارەسەر نەبوو ئێمە وەزارەتی نەوت سۆمۆمان بان کرد کاکە وەرن حەلێک بۆ ئەمە بدۆزنەوە ئەڵەن حەل بە ئێمە نییە ئێمە پابەندین بە 8,960 دینار بۆ دەرهێنانی کرێ 1 بەرمیل نەوت ئەوەندە لە بوجە دیاریکراوە بەڵێ ئێمە شەڵین کاکە گرێبەستی هەرێم جیاوازە وەرن حەلی ئەمە بکەن یخۆ ناکرێ خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران باجی ئەمە بن بە تەیفسامی وەزیری مالیەڵی بۆ تەمویلی یاسای بودجەی هەرێم تەمویلی حیسەی هەرێم ناکەی ئەڵێ ئێوە لەو ئەرکەی خراوەتە سەرشانتان 400,000 بەرمیل بن 400,000 بەرمیل ڕۆژانە بەڵێ زەربی بۆ نمونە ئێستا نەوت بە معدەلی ئەم ساڵ ڕەنگە بە 80 دۆلار بێ بە گریمانە نەک بە دەقیقی ئێ باشە ڕۆژانە کاک حەکیم 400,000 بەرمیل کە لە یاسای بودجە تەسبیت کراوە 400,000 زەربی 80 دۆلارکە ڕۆژی ئەکاتە 32 میلیۆن دۆلار زەربی سی کە بۆ مانگێک ئەکاتە 960 میلیۆن دۆلار ئەمە داهاتی صافی کولی داهاتی کولی هەرێمی کوردستان ئەگەر بە پێی ئەمە بکا کە شەریکاتی نەوت گرێبەستیان لەگەڵی هەیە ئەزانی چەنێڕوە 500 لە 960 میلیۆن دۆلار 547 میلیۆن دۆلاری ئەبێ بدرێ بە شەریکات کەمتری بۆ هەرێم نیوی کەمتر دەمێنێتەوە بەڵێ چەند ئێمێنێتەوە 960 ئەگەر 547 لێ بڕوە 413 ملیار ئێمێنێتەوە میلیۆن دۆلار 413 میلیۆن دۆلاری بۆ عێراق ئەمێنێتەوە
عێراق بیرەکاتەوە زەرەرێتی چونکە ئەبێ بودجەی تەواومان باتێ ئەبێ نەوتمان باتێ بە سعری حکومی کە ئێستا لە عێراق بە 30,000 ئەبێ بەنزینمان باتێ بە 450 دینار ئەبێ گازمان باتێ بە نرخی هەرزان کە بیرەکاتەوە عێراق زۆری زەرەرە بۆی عێراقیش موهتەم نییە ئەڵێ لە جێی خۆی بێ پارەش نایەن بە هەرێم پارەی نەوتیش نادەم نیوەی لە 150 نەوت بەم بە خەرجی بۆی عێراقیش تا ئێستا کێشەکەی حەل کە دڵێن ئێستا هەرێم هەموو ئەرکێکی خۆی جێبەجێ کردووە وایە لە نەوت لە داهاتی ناوخۆ وەکو ئەرکی خۆی جێبەجێ هەرێم ئەڵێ ئەوە نەوتەکەی بڕۆچی لێکەی لێکە بەڵام لەم لاوە کۆمپانیا بیانیەکان دەستیان بەسەریا گرتووە لە پارەکەمان نێنە شکاتەکەین هەرێمیش لە ژێر ترسی ئەم شکاتایە ناتوانێت هیچ بکە عێراقیش ئەڵێت با مادام وایە باوا بێ باشە چارەسەر نەبووە تا ئەم کاتە چارەسەر نەبوو نەخێر چارەسەر هیچ ڕێکەوتنێک بۆ هەناردەکردنەوەش نییە جارێ هەناردەکردنەوەش هەناردەکردنەوەش کێشەی تورکیا هەیە سەرەڕای تێچوونی ئەم پارە زۆرەی کۆمپانیا نەوتیەکان و خەرجی نەوت تورکیاش بۆ هەر بەرمیلێک داوای 7 دۆلارەکە عێراق $1.5 ئەمە چۆن حەلەکرێ حەکیم سەری لێ دەرناکە تۆنا ئەوەی کە حەکیم و ئەڵێنینە ئەفلاتون بێنە سەر لەمە دەرناکە چۆن حەلیکە باجەکەی خەڵکەیدا ئەوەی کە هەرێمەڵە ئیلتیزامم جێبەجێ کردووە ئەوەی ئەڵێ نەوتەکە بڕۆچی لێکەی لێکە نەوتەکە ئەمە کێشەکەیەتی کە حەل نەبێ هیچی لێ ناکرێ بۆیە عێراقیش ئەبێت جددی بێ لەوا کە چارەسەری ئەمە بکە باگرێ بەستەکان بێت لەگەڵ شەریکات ڕێکەوێتەوە کۆمپانیەکان ئامادەن لەگەڵ عێراق ڕێک بکەون کۆمپانیەکان دەبێت کەمێ زەرەر بە خۆیان بن بڵێن ڕێبکەوینەوە لەگەڵ عێراق باشترە لەوەی کە بکەونەوە مەحکەمە و مەحکەمەکاری و ئەم دۆخە باش ئەی ئێستا کۆمپانیەکان دەڵێن بە شایستەی دارایی $1 ملیار لەسەر حکوومەت هێرێمە دەبێت عێراق ئامادەیەمە بدا نەخێر ئەوە ژێکێکی ترە لەگەڵ ئەو پارەی پێشوەختەی فرۆشتنینەوە دەڵێن نزیکەی $3 ملیار بڵێن پارەیان وەرگرتووە و نەوتەکەیان نەداوە ئەوە شەر جا بۆ خوا کاک حەکیم گرفتەکە ئەوەیە کە ئەوەندە کێشەی هەیە بەڵێ شەریکاتی نەوتەڵێن ئێمە مستەحەقاتمان دواکەوتووە هەر کاتێک هەر مانگێک نەوت ڕۆشت بێ هەرێم پارەی قەرزی پێشووتری داوینەتەوە ئەوانیش بەڵێ داوای $1 ملیار قەرزی ڕابردووەکەن کە تا ئێستا مستەحەقاتیان نەدراوەتێ کێ ئەیدا عێراق ئامادە نییە چۆن حەلەکرێ حەل نەکراوە باش بەزەمە کێشە بوو هەمواری یاسای بودجەش دروست دەکە چێوەی کە لەسەر نەوت ڕێکەوتن نەکەن چ لەسەر داهاتی ناوخۆش تا ئێستا تەفسیری جیاواز نیە بۆەوەی کە چ پشکی عێراق لە داهاتی ناوخۆ سنوورەکانی هێرێم لەسەرەوەژ ئیتیفاق نەکراوە کێشە بۆ هەمواری یاسای بودجە دروست دەکە زانی کاک حەکیم سەرەڕای ئەم هەموو کێشانە کە باسمان کرد لە مەسەلەی نەوتە باشە بینە چارەسەری ئەمەی کە موچەیە جیایکەینەوە لەم کێشانە ئێمە ئێستا ئەمەمان داوە بە گوێ عێراقیەکانە داوای ئەمەمان لێکردوون کاکە ئێوە لە یاسای بودجە مەوزوعی ئینفاقی فعلیتان هێناوە ئینفاقی فعلی کە هێناوتانە بۆچی بەس بۆ هەرێم موچە لەسەر ئینفاقی فعلی دانرێ بۆ پارێزگاکانی تری عێراق ئینفاقی فعلی چەندێ بێ کەم بکە موچەکەم ناکە یعنی ناڵێ ئینفاقی فعلی ئەم مانگە کەمی کردووە موچە بە نیسبەی ئەو کەمە کەمەکەینەوە نەخێر موچە لە دەرەوەی ئەم معادلەیە بەس بۆ موچەی هەرێم لە ناو بەشە بودجەی هەرێمە بە ئینفاقی فعلیات هەیە پەڕێچکە ئێمە کە بەشە بودجەمان بۆ دێ 913 ملیار دیناری هی موچەیە ئینفاقی فعلی چەندێ بێ کەمەکە حەقی نییە موچەی تۆ چەنە دا بەشە بودجەی تۆ کەمەکات نەک کەمێکە ئێستا هەر نییە بەشە بودجە قەرز هەیە ئێمە وتومانە کاکە ئێمە داواکەمان ئەوەیە هەموو کوت لە عێراق بەڵێ هەموو کوت لە عێراقیەکانمان تێگەیانوە کاکە ئینفاقی فعلی بۆ نەفەقاتی
ترەهی ئێوە بۆ تەشغیلیە، بۆ بودجەی ئیستثماریە، بۆ بودجەی تەشغیلیە، ئایا موچەشتان بە ئینفاقی فیعلیە و توانە نە؟ ئەی بۆ موچەی هەرێم وابێ کاکە ئێوە پێشتر بەهانەتانەوە بوو خۆمان نەوتە فرۆشین و داهاتەکەی و چی کاکە نەوتەوە تا بەم کێشانەوە فەرمەوە تا چی لێکن لیکەن بڕۆن حەلیکەن، بڕۆن حەلیکەن. یعنی ئێوە بە قەراری محکەمەی اتحادی یاسای نەوت و گازتان هەڵوەشانۆتەوە لە بەرامبەرا بێت مراجعەی عقودی نەوتی بکەن بۆ نەتان کردووە، لە بەرامبەرا بێ یاسای نەوت و گاز بێنن وەرن تەئمیمی نەوت بکەنەوە لە هەرێمی کوردستان. بەڵام چۆن ئێستا ئەرکی حکوومەتی ئیتحادیە بەشە بودجەی بەسڕە و مووسڵ کە لە سەردەمی داعشیشا موچەی خەڵکیان دەست لێ نەدا بوو، ئەرکی حکوومەتی عێراقیە خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان کە ئێستا ئەمە دۆخێتی موچەی بۆ دابین بکە بۆ مەگەر خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتی عێراق نییە. ڕاستە ئێمە ئێستا نەوتەکەمان کێشەی تایە و بەشە بوو جەمان بەم وەزعا ئەڕوا، بەڵام موچەخۆرێک خانەنشینێک تۆڕی کۆمەڵایەتی کە مندامێک گوناحی چییە ئەم کێشەیە هەیە؟ وتومانە چارەسەرەکەی ئەمەیە ئینفاقی فیعلی موچەی هەرێمی لێ جیاکەینەوە. باش ئەو کاتە بودجەی تەشغیلیە ئیستثماریە لە بەرامبەر 400,000 بەرمی لە نەوتەکە و لە بەرامبەر هەر گرفتێکی تر کە هەرێم هەیەی هیچی مەدەنێ بەس موچەی خەڵک نابێ ببڕن. باشە بەس ئێستاکەی ئێمە هەموار دەکرێت و کەی ئێمە دەکرێت یاخود هەوڵێک شەو بۆ موچەی ڕاستەوە خۆ بخرێتە سەر بەغداد باز لە نەرمی لە نەشیعەکانیش دەکرێت ئێستا بۆ ئەو پرۆژەیە کە ئێوە و فراکسیۆنی کوردستانیەکان جێگە لە پارتی پێشکەشتان کردووە کەی هەموار دەکرێتەوە کەی موچە بڕین چارەسەر دەکرێت. طبعا داواکاریەکەی کە پێشکەش بە سەرۆکوەزیرانی عێراقمان کرد باشە بۆ بوو کە ڕێیەکی قانونی و دەستوری بدۆزرێتەوە تەمویلی موچەی موچەخۆران ڕاستەوە خۆ بکرێ. باشە حکوومەتی هەرێم طبعا دژی ئەوەیە. باشە بەڵام وەڵامی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئێمە ئەڵەیە ئێمە لەگەڵ ئەوان کە تەڵتینی ڕەواتبی مۆزەفینی ئیقلیم بکرێ بە سیستەمی بانکی و لە حیسەی ئیقلیم ئەم بابەتە جێبەجێ بکرێ. حیسەی ئیقلیم کێشەی تایە کاک حەکیم، یعنی سەرۆکوەزیرانیش لە کۆڵی خۆی کردوتەوە وتوێتی بڕۆن لە حیسەی ئیقلیم بیکەن، وتوێتی لەگەڵیان با بکرێ یەخۆ ناڵێ دژیم. یعنی موچەخۆری هەرێمی کوردستان بە کارتی بانقی موچەکەی لە بانک لە ئەیتیئێمی بانکەکان ڕابکێشێ لە هەر شوێنێک بێ، ئەمە عێراق دژی نییە. ڕاستە خۆیەکە باسی ڕاستەوە خۆ ناڕاستە خۆ ناکەین، باسی بە ئەلەکترۆنیکردنی پێدانی موچە بە سیستەمی بانقی بدرێت. هەرێمی شەڵێ منیش دژی ئەمە نیمەوە تا خۆم هەژماری منم ڕاگەیاندووە، منیش بە حساب بانقی دەم. عێراقی شەڵێ با بدرێ بە حساب بانقی، عێراق لە با لە حسەی ئیقلیم بدرێ. ئێمە شەڵێن حسەی ئیقلیم کێشەی تایە. تۆ ئەگەر موچەی موچەخۆران لە ئینفاقی فعلی جیا نەکەیتەوە و زامنی نەکەی وەکو عێراق هەموو مانگێ لە کاتی خۆی بێت کێشەکەمان چارەسەر نابێت. با بە کارتی بانقیش بێ. باش بەس ئەمە پێویستی بە هەموار یاسای بودجێ، ئەمە پێویستی یەکەم بە هەموار یاسای بودجەیە. باش دووەم ئەمە پێویستی بەوەیە هەر لە قەرارەکەی سەرۆکوەزیرانی عێراق هاتووە حکوومەتی ئیقلیم قائیمە و زانیاری موچەخۆران بدات. ئامادەن داتا و زانیاریدەن هەرێمی کوردستان. من لە پێش ئەم بابەتەش باشە پێش ئەوەی ئەم بابەتە بێتە ئارا و پێش یاسای بودجە باسم کرد کە حکوومەتی هەرێم لە ڕابردووشە لە هەموو ساڵەکانی تری بودجەشە ئامادە نەبووە ئەمە بکە. هەرچەکەی چییە؟ حکوومەتی هەرێمەڵێ ئێمە حکوومەتین و خۆمان موچە ئەبێ بدەین چۆنە بێ ڕاستەوە خۆ عێراق موچە بابە فەرمانبەری هەرێم. پەیوەندی بە مەسەلەی بندیوارەوەی هۆکارە ڕئیسیەکە لیستەکە پاک نەبێت خۆی ڕقابەی مالی ئیتحادی ماوە بە قسەی شاندی هەرێم لە ماوەی ڕابردوواتن
وردبینیان لە لیستی موچا کردو بەڵام عێراق هێشتا ئەڵێ عسکەری بواری مەدەنیمان کردو عسکەری ماوە ئەوان کێشیان لە عسکەریە هەیە خودی سەرۆکوەزیران باسی کرد کە لە دوایین دیدار ئێمە سەردانیمان کرد کێشیان لەگەڵ موچەخۆری مەدەنی نییە ئەڵێ وردبینیمان کردووە بەڵام ئەوی موچەخۆری عسکەری ماوە گرفتەکە لە موچەخۆری عسکەریایە عێراق عیلاقەی بەسەر مۆزوعی خانەنشینی شەوە نییە یعنی عێراق موچەی خانەنشین بەیانی ڕاستە و خۆ بیداڵێ من خانەنشین نادەم لە سندوقی تەقاودی عێراق ئەڵێ هەر خانەنشینێک لێبڕینی خانەنشینی مانگانەی هەتاک و خانەنشین بوونی نەدابێ بە سندوقی خانەنشینی عێراق مافی ئەوەی نییە کە لەو سندوقە موچەی خانەنشینی وەرگرێ ئەمە ژێکێکی ترە لە مەوزوعەکان واتە ئەگەر کەسێک بۆ نمونە من پەرلەمانتارم بەیانی بمەوێت لە عێراق لە پەرلەمانی عێراق خانەنشین ببم باشە پێم ئەڵێ خزمەتەکەت بێنەوە بێ 15 ساڵ بێ بۆ پلە تایبەت تەمەنیشە 45 ساڵ بێ باش کە خزمەتی پەرلەمانی کوردستانە بەمەوە باش ئەڵێ من ئەوەندە خزمەتم بۆ نمونە 7 ساڵ خزمەتم لە پەرلەمانی کوردستان هەیە ئەڵێ تۆ 7 ساڵ هەموو مانگێ 500,000 داوە بە سندوقی خانەنشینی هەرێم لە موچەکەت بڕۆ 7 ساڵی 500,000 هەموو مانگێک بێنەرەوە بیخەرە ئەم سندوقی خانەنشینی عێراق ئەوسا ماف هەیە لە سندوقی خانەنشینی عێراق خانەنشین بی واتە عێراق ئەم قانونەی کە قانونی خانەنشینی یەکگرتووە جێبەجێیەکە لەسەر هەمووی هەمان قانون بڕیاری داوە مەحکەمەی ئیتیحادی ئەبێ لە هەرێم کاری پێ بکرێ چکە هەرێم کار بە یاسایەکی هەڵوەشاوەی خانەنشینی یەکگرتوو 2009 کە بەڵام موچەکەشیان کەمە بەڵێ کەمە قانونەکە خۆی نەماوە قانونی 2014 خانەنشینی یەکگرتووی عێراق جێی گرتوتەوە هەرێم کاری پێ نەکردووە محکەمەی ئیتیحادی ئێستا بڕیاری هەیە کە ئەبێ بەو یاسایە پارەی خانەنشینی هەرێم بدرێ هەرێم ئەمەش جێبەجێ ناکە باش کێشەکان زۆرن کاک حەکیم ئێمە 10 ساڵە لەگەڵ عێراقا لێک ترازاوین متمانە لە نێوان هەرێم و عێراق تا ڕادەیەکی خراپ ڕۆشتووە عێراق متمانەی نەماوە بە هەرێم هەرێم پێشتر تەمەڕودی لێ کردووە بە ناوی ئابووری سەربەخۆ و فرۆشتنی نەوت بە سەربەخۆ ئێستا بەشێکیان هەر بە چاوی ئینتیقام مامەڵە لەگەڵی نەکەن لەگەڵ هەرێمەکەن جیاوازی لە نێوان حکوومەت و خەڵک ناکەن پێویستە جیاوازی بکرێت ئەبێ جیاوازی بکەن ئەم مەوزوعی ئێستا ئێمە هەوڵمان بۆی داوە ئەوەیە کە نابێ موچەی خەڵک بچێتە ناو ئەم مەعمەع و کێشە و گرێبەستی نەوت و کرێی دەرهێنانی نەوت و ئەم هەموو کێشانەی کە هەیە ئەمە ئەگەر بتوانین لە تعدیلەکە ئەو شاندەی حکوومەتی هەرێم کە ئێستا لە بەغدایە باشە ئەبێت تعدیلەکەیان پێبێ بیدەنە سەرۆکوەزیرانی عێراق بڵێن ئەمە ئەو هەوڵەیە ئەو کۆدەنگیە کە دروستمان کردو بۆی موچە جیا بکەینەوە لە ئینفاقی فعلی دەبێت سەرۆکوەزیران بینێرە هەموارەکە بۆ پەرلەمان دەبێت حکوومەتی عێراقی بۆ 2024 داوای تعدیلی کۆمەڵێک مادەی یاسای بودجەی 2024ەکە بەس کۆبوونەوەی پەرلەمان ئێستا تا نوێ یەک ناکە دەتوان کۆبوونەوەی نائاسایی بکرێت بۆ هەمواری یاسای بودجە بەڵێ توانڕێک کۆبوونەوەی ناسایی سەرۆکوەزیران دەتوانێت داوای کۆبوونەوە بکە سەرۆک کۆمار دەتوانێت داوای کۆبوونەوە بکە 50 پەرلەمانتاریش دەتوانێت خۆت پێشبینی تێ پێش 2024 هەموار بکرێتەوە حکوومەتی عێراقی خۆی تانەی لە زۆر مادەی یاسای بودجە داوە محکەمەی ئیتیحادیە تا ئێستا قەراری لێ نەداوە هەر هەمان ئەو تانانەی کە حکوومەتی عێراقی لە یاسای بودجەی داوە ئەتوانێت بیکا بە تعدیل و بینێرە بۆ پەرلەمان و تعدیلەکەی حکوومەتی هەرێم و داوای ئێمەش لە ڕێی حکوومەتی عێراقیەوە بێت کۆدەنگیەکمان بۆ دروست کردووە کۆدەنگی تری ئێوە بۆی بتوانین ئەو تعدیلە بکەین یعنی پێشبینی ئەوەیە بۆ ساڵی داهات بتوان کێشەی موچە خۆران لە یاسای بودجە چارەسەر بکەن ئومێدەکەم بتوانین چەنێ هەوڵی پەرلەمانی ئەوێ و نەش هەوڵی سیاسی ئەوێ
ئێمە کێشەکانمان هەر ئەوە نییە وە گوتم ئێمە سێ موچەی تریشمان دوای 600 ملیاری ئەخیر کە لەم ڕۆژانە دێت تا ئێستا ئاسۆی دیار نییە بە کوێیەگە چۆن دابینێت پێتوانی عێراق قەرزێکی تر بەچکە باز دەکە سوودانی هەموو جار دەڵێکە کە من ئەگەر 600 ملیاری تر بنێنم پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بە دڵنیاییەوە ئەمە قسەی سوودانیە بەڵێ پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران باشە بەس سپەی کۆبوونەوە هەیە پێ دوایەوە بە زووی بڕیار بن سپەی بزانام سێشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە بڕیار بدەن جارێکی کە 600 ملیاری بە قەرز بنێرن بە پێی ئەو داوایی کە حکوومەتی هەرێم شاندەکەی پێشکەش بە سەرۆک وەزیرانیەکەن بەڵام وە گوتم پێویستی بە هەوڵی زۆر هەیە لەبەر جاری پێش و ڕەفز کرا بەڵێ وتیان 6 مانگ نادەین 3 مانگە دەین بەزەم جارش ئەگەر بیشی دەنەرە بەیەکەوەی هەر کێشی خۆ کێشەی موچار چارەسەر ناکە ئێستا بۆ نمونە لە مانگی 12 بێ مانگی 1 بێ مانگی 2 بێ موچەی مانگی 12 و کاتە دەچێتە مانگی 2 ئەگە هەر مانگانە بینێرن وایە بە دڵنیاییەوە ئەی پاکتاوەکە وا بڕیار بوو خۆی یاسای بوجە جێبەجێ نەکراوە بزان بەس پاکتاو دەکرێت لە بینیاری و ئەو شاندەی کە ڕۆشتووە بێ ئەو بابەتە پاکتاویش لە مانگی داهاتووە کرێ بەڵام دیارە حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆیە بێت تەسلیمکە تەسلیم ینی داتاکانی بداکە چەندێ داهاتی ناوخۆی هەیە لێ بڕن و داهاتی نەوتی چەنە هەموو ئەمانە بێبەرن وردبینی بکرێن لەلایەن ڕقابەی مالی اتحادی بدرێ بە وەزارەتی مالیە قبولی کەن و دوایی بڕیار بدەن بەڵام لە هەموو حاڵەتێکە ئاسان نییە مەوزوعی سێ موچەکە لە کۆتایی ساڵای نێمە ئێمە موچەی وەرێگرین لە هەرێمی کوردستان ئەبێ بە مانگینەوە ئەبێ بە کۆتایی ساڵ حیساباتیش دەدەخرێت لە بەغدا بەڵێ لەکەی لە کۆتایی مانگی 12 بەڵێ بەڵام بەهۆی ئەوەی کە یاسای بودجە بۆ 2024 هەیە ئەو گرفتە دروست نابێتەوە کە بڵێن تا یاسای بودجە دەرەچێت بە لە یەکسەر دوانزەی بودجەی ساڵی پێشەوە هەرچەنە عێراق بەداخەوە حکوومەتی عێراقی نەک بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ پارێزگاکان و بۆ وەزارەتەکانیش یاسای بودجەی 2023 جێبەجێ نەکردووە باشە چوار خولەکێکمان سوپاس دەکەم بە سەبارەت بە داهاتی ناوخۆ وەزیری دارایی خۆی ئەو حکوومەتی هەرێم نامەیەکە نردبوو 346 ملیارە داهاتی نانەوتی جگە لەوەش ئێستا باز دۆکێ 300,000 بەرمیل نەوت ئێستا بەرهەمەکە گەیشتۆتەوە 8,000 بۆ عێراق نزیکەی زیاتر لە 220 لە ناوخۆ دەفرۆشێ ئەی نابێ ئەوە شەفاف بکرێ موچەیەکی پێ بدرێت هەر چاوەڕێ قەرزەکەی عێراق نەبن وەڵام من زانیاریم نییە لەسەرەوەی ئایا نەوت چەندێکی تر لە دەرەوەیەوە فرۆشن چۆنەی فرۆشن چوای سەڵن لە بازاری ناوخۆ زیاتر لە 200,000 لە بینی 35 بۆ 41 دلار دەفرۆش یعنی بەرمیلێنەوت بەو نافرۆش بەڵێ ئەوە راپۆرتی کۆمپانیەکان خۆشیان بوو ئێستاوەی کە کوالیتەکەی باشە بەرمیلی بە 41 دەفرۆشن لە ناوخۆ هەنی بەشێکی حکوومەت دەیفرۆشێ بەشێکی بۆ کۆمپانیەکانە بەڵام زانیاریم لەوە نییە بەس بیستومە کە بە قاچاخی فرۆشن بە قاچاخ بەڵێ بە قاچاخی فرۆشن یعنی بە تەنکەر بەڵام نازانم ئایا هێجا ئەوەش لەسەر هەرێم حیساب ناکرێ عێراق لەسەر پشکێریم حیسابی ناکە تۆ نۆتەکە بە قاچاق بفرۆژی بە دڵنیاییەوە چونکە ئەمە لە وەزارەتی نەوتمان پرسی ئایا ئێوە زانیاریتان هەیە کە هەرێم نەوت بفرۆشێ لە دەرەوەی بۆری کە ئێستا وەستاوە وتیان ئێمەش بیستومانە بەڵام پێویستمان بە بەڵگەیە هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی ئەو 6 مانگەی کە 2 مانگی موچەی لێداوە ئەو مانگەکانی تری و ئەو نەوتەی کە فرۆشێ باسەکرێ دەبێ بەڕاستی مەسئولیەتی ئەو موچەی خەڵک لە ئەستۆ بگرێ سەر ڕایەوەی کە عێراق گەر بەم جۆرە قەرزی تریشمان نەداتێ باش بەس ئەو قەرزە چۆن دەدرێتەوە قەرزەتوان ئەو قەرزە ئێستا پێشتر 2 تریلیۆن و 100 میلیار بوو 700 میلیار اینجا 2 تریلیۆن و 100 میلیاری تر یعنی ئەوە 4 تریلیۆن و 200 میلیار ئەو قەرزە کاک حەکیم ئەو قەرزی فائیدە نییە قەرزەوە زەمانەتەکەی ئەو پاکتاوە و ئەو پشکەی هەرێمە لە یاسای بودجە ئەی خەنە بری بەشە بودجەی هەرێمەوە بەشی دەکا پشکی هەرێم وەڵڵاهی جاوەی ترەکەوێتەوە سەر هەردوو لە ئایا چۆن قەناعەتەکەن بە یەک و قورسە
باشە بە سەبارەت بە خانەنشینەکان ئەوەی کە بەرز وتەگە ڕاستە و خۆ بدرێ ڕەنگە خانەنشین نەتوان لە سندوقی خانەنشینی عێراق بیدەن بەس ئێستا لە یاسای بودجە ئەمساڵ کە بۆ خانەنشین دیاری کراوە 1 تریلیۆن و 300 میلیارد دانراوە بۆ خانەنشینی هەرێم کە لە سەدا 12 ئەو پشکەیە کە حکوومەتی هەرێم دەبێ بیخاتە سندوقی خانەنشینیەوە ئەو تقریبا بەشی خانەنشینەکان دەکە خۆیان ئەگەر ئەمە سەرف بکرێ مانگانە 112 میلیارد کۆنەکە بەڵێ بە یاسا هەڵوەشاوەکە بەڵێ کە حکوومەت هێرێم داتاکانی بە یاسایی خانەنشینیەوەی کە ئێستا کاری پێکا هەڵوەشاوەتەوە تەقدیم کردووە ئەگەر یاسایی خاننشینیە گرتووی عراقی 2014 جێبەجێ بکەن باش پێویستی بە پارەی زیاترە ئەی بۆ فەرمانبەرانی کەرکووکی تازە هەیە ئەوە ژوابڕێ و بخرێن سەر عێراق ئەوەش بەداخەوە تا ئێستا عێراق ئەو لیژنەیەشی دروستی کردووە بۆی لە ماوەی ساڵێکا و بڕیارە جێبەجێ بکرێ من پێرێکە دوێنێ باشە کە خۆپیشاندەران بەشێکی کەمیان گەیشتنە ساحەی تەحریر لەوێ چاوم پیان کە و زۆرینەیان ئەو مامۆستایان نەبوون کە لە خانەقین و ئەو ناوچانەوە هاتبوون و لەو 17,000 کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن لە ڕووی ئیداری و دەرس و دەوامەوە تەنها موچەیان لە هەرێمە عێراق تا ئەم کاتە و 17,000 قوبوڵ ناکات لە کاتێکە لە کارنامەی حکوومەتی سوودانی لە پەرلەمان دەنگی پێدراوە و ئیتفاقی سیاسیشی لەسەرکراوە بەڵام تا ئێستا جێبەجێی نەکردووە یعنی عێراق تا ئێستا 17,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی هەیە لە ناوچە ناکۆکی لەسەرەکان و قەراری ئیتفاقی سیاسی و دەنگی ناو لە کارنامەی حکوومەت کە قووەتی قانونی هەیە عێراق جێبەجێی ناکە باش ئەی سەبارەت بە دامەزراندن ماوانە بێژان چاوەڕێی دامەزراندنن گرێبەستەکان خۆبەخشەکان خەڵکی دیکە چاوەڕێی دامەزراندن هەر لە 2014 بە فەرمی بە ئۆسترا و جگە لە ڕێگەی نهێنی حیزبی ئەولار ئەستۆی کێیە ئەوش لە ئەستۆی حکوومەتی هەرێمە دەبێ خۆی بیکات لە بەرزکردنەوە هەموو ماف و شایستانی کە خەڵک موچەخۆرەیەتی و ڕاگیراوە باش و ئەوانە فعلەن هەمووی ئەرکی حکوومەتی هەرێمە و دەبێ حکوومەتی هەرێم کە ئێستا پەرلەمانی نەماوە لە 2014 ومێدەکەم هەڵبژاردن لە کاتی 24 هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ و یاسای بودجەی هەبێ و ببێ بە بەشێک لە یاسای بودجەی عێراق کە بەبێ یاسای بودجە هەرێمی کوردستان لە 2014ەوە حکومڕانی کردووە و داهاتیە ناو خەرجی کردووە و لەژێر چاودێریان نەبووە و ینی دۆخێکی خراپە بەڕاستی بەم جۆرە ناتوانین زەمانەتی هیچ شتێک پێی نەگەراوە بەردەوام بێ باش بەدا پرسیێمە سەر نەوتی سپی ئەمڕۆ وەزارەت بڵین ئەنجومەنی باڵای ئابووری عێراق بڕیاری داوە بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان هەرێم بدرێت لە دوای 12 و 50,000 دینار پێشتر ئیشتان لەسەر کرده بوو ئەمە شتێکی باشە خۆی نەوتەکە ئەگەر بە تەواوی بڕۆشتایەهی هەرێم 400,000ەکە ئەوە بنزین و هەموو سوتەمەنیەکانمان بە نرخی مەدعومی عێراق وەرەگرت بەس ئێستا تا ئێستش هەر بە زەخت و بە داوایەوەی کە هاوڵاتی هەرێم هاوڵاتی عێراق نیشە بێ مەحروم نەکرێتەوەی کە بە مەدعوم سوتەمەنی بدرێتێ ئەوانی شەڵێن نەوتەکەمان هەموو بەنێ بە هەموو مافەکانی ترتان لە سوتەمەنی بین سوپاس دەکەین کە سوورامەر بازمان کردی سوپاس بۆ بینێرانی بڕێ سوپاس باوەکارانم خواتان ئاڕ